لە ڕابردووشە من لە وەزارەتی مالیەم پرسیوە ئایا ئێوە بۆچی بە شێوەی کارتی بانقی و لە عێراقاکی کارت هەیە موچە نادەن بە موچەخۆرانی هەرێمی کوردستان؟ دەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان ئامادە نییە زانیاری وەلیستی موچەمان بداتێ. بەڕاستیە ئەوەی من زانیاریمەیە حکوومەتی هەرێمە میستعدادەی نییە، چونکە پێی وایە و کاتە ئەو هیچ گرنگی و مەهامێکی نامێنێ و هیچ ئیشێکی نامێنێ. بەڵام ئێمە هەوڵەکەمان داوە بەردەوامی شەبین و حکوومەتی عێراقیش حەز دەکات ڕێگەچارەیەکی قانونی و بانقی بدۆزێتەوە بۆ ئەوەی موچەی موچەخۆران تێکەڵ بەم گرفت و ناکۆکی و دواکەوتنە نەبێت. لە ڕاستیە ئێمە فراکسیۆنی نەوەی نوێ و یەگرتو ئیسلامی یەکێتی نیشتیمانی پێکەوە گفتوگۆمان کرد، دانیشتنمان کرد کە ئەم هەوڵە بدەین و پرۆژەکەمان ئەمڕۆ گەڵاڵە کرد و واژۆمان لەسەر کرد و بۆ واژۆشمان بۆ کۆ کردەوە بۆ ئەوەی کە بتوانین پەرلەمان قەناعەت پێ بکەین و حکوومەتیش قەناعەت پێ بکەین. ئێمە داوامان کردووە ئەو بابەتە بۆ حکوومەت بهێڵڕێتەوە، حکوومەتی عێراقی ئەوان بڕیار بدەن کە ئایا چ ڕێگایەکی قانونی و بانقی هەیە وەکو چۆن موچەخۆرێکی عێراق ئێستا لە هەرێمی کوردستانە و بەکی کار موچەکەیە چێتە سەر حسابەکەی وەچێ لە هەر نووسنگەیەکی حواڵش بێ پارەکە سەحبەکە. هەمان شت بۆ هەرێمی کوردستانیش بکرێ. بەداخەوە هەرێمی کوردستان چەندین ساڵە بە هیچ شێوەیەک نەیتوانیوە موچەی موچەخۆرانی خۆی بخاتە سەر حساب بانقی، بیخاتە سەر ڤیزە کارتێک بۆ ئەوەی کە بە ڕێگەی بانقی موچەکەی وەرگێت خانە نشین بێت چ موچەخۆری ئێستا بێ کە فەرمانبەرە لە دەوایرەکانە. ئەوە دەمێنێتەوە بۆی بزانین، چونکە یەکێک لە نووسراوەکانی کە ئاراستەمان کردو و بڵاویش نەبووتەوە بۆ سەرۆک وەزیرانە چاوەڕێەکەی بزانین پەرلەمان ئیستیجابەی چییە